ئەمە دیمەنی دانیشتوانی ژمارەیەک لە گوندەکانی بناری سوورێنە لە سنووری قەزای پێنجوێن بەهۆی خراپی ڕێگەی گوندەکانیان هاتوونەتە سەر شەقام و بۆ ماوەیەک ڕێگەی سەرەکی پێنجوێن سلێمانیان داخست. داواکاریان قیرتاوکردنی ڕێگەی گوندەکانیانە کە ژمارەیان نزیکەی 10 گوندە و ڕێگاکە نزیکەی 13 کیلۆمەتر خۆڵە و بە ناچاری ئەو گوندنشینانە هاتوچۆی تێدا دەکەن و چەندین جار بەڵێنی چاکردنی ڕێگاکەیان پێدراوە بەڵام تا ئێستا نەتوانراوە چاک بکرێت. چەند ساڵێکە لە 2007 و داواکاری ئەم جادەمان بۆم گوندانی بناری سوورێنە قیرتاو بکرێت. مافێکی سەرەتایی خۆمانە بەس بەڵام ئەوە دوای چەند ساڵێک کە وعدیان پیاوین وعدەکانیان هیچ بڕ ناکات. ئێمەش ئێستاش هەر وعدیان ناوێنێتەوە داوامان لێکن ڕێگە چۆڵ بکەین خەچەن ئێمەش پێمان ناخۆشە ئەم ڕێگە گیراوە بۆم داواکاری بنارەکەمان بەس بەڵام وعدەکان ئێوان هیچ بڕ ناکات بۆیە ساڵی جارێ ساڵە دوو جار داوای حەقی خۆمانەکەین. ئێمە وەکو دانیشتوانی گوندەکانی بناری سوورێن گوندی جۆمەرەسی بۆ ڕێری سەر و خوار و سیامێەوە خەڕنووک چەوتان و کۆڵیتان لەگەڵ زەنگی سەر و حەسەناوە داواکاری مافێکی سەرەتایی خۆمانەکەین وەکو قیرتاوکردنی ڕێگاکەمان بەڕاستی ڕێگاوبانەکەمان زۆر خراپە. مامۆساکانی مەکتەبەکەمان و تەل ڕێگای هاتوچۆیان باش نییە درەنگەگەنە سەردەوامی خۆیان ڕێگای هاتوچوی خۆمان جار هەیە نەخۆشێکمان هەیە ئیش و کارێکمان هەیە لەبەرمان ناڕوات. ئێمە هاتوین لێرە داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین کە چەند جارێ دەرخستەی بۆ کرا و وعدیمان دراوەتێ بەڵام جێبەجێ نەکراوە. قایمقامی قەزای پێنجوێن و بەڕێوەبەری ناحیناڵ پارێز هاتنە نێو خۆپیشاندەران و داواکاریەکانیان بە ڕەوازانی. قایمقامی قەزای پێنجوێن دەڵێت هیچ بەڵێنێک نادەین و لە ئێستاشدا هیچ هەواڵێکی دڵخۆشکەریش نییە بۆ چاکردنی ڕێگەی ئەو گوندانی بناری سوورێن. وتیشی چاکردنەوەی ڕێگاکە زیاتر لە 1 ملیار دیناری تێدەچێت. قوربان هیچ بەڵێنێک نادرێەوە هیچ هەواڵێکی دڵخۆشکە لە ئێستا نییە بۆیان چونکە ئەمە پەیوەندی بە بودجەوەیە بەڵام ئێمە قسەمان لەگەڵ خەڵکە بەڕێزا کردووە کە ئەوەی لە توانە و دەسەڵاتی ئێمە بێت لەگەڵ گروپێشیانە بچین هەتا هەولێر چونکە میشانە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و بێ ئەنجومەنی وەزیران بودجەیە بۆ تەرخان کرێ ئومێد دەکەین کە ئەم هەوڵە سەر بگرێ و بودجەیشی تەواوی تەرخان بکرێت چونکە زیاتر لە ملیاری دیناری پێویستە هەرچەند بۆ حکوومەتی هێرێ ملیارێ زۆر نییە بۆ کۆمەڵێک گوندی دوورە دەستی سنووری خەزاکە بە ئومێدی ئەوەی ئەوڕی جددی بدەنەوە وەڵامێکی جددیمان بنێ. لە ڕاستیا دەرخسەی بۆ کراوە زۆر بەرحەلەی بڕیوە تەنها ئەوە ماوە بودجەکەی بۆ تەمویل کرێ. ئەمە یەکەم جار نییە ئەم گوندانەی بناری سوورێن ناڕەزایەتی دەردەبڕن. لە ماوەی ڕابردووشدا دانیشتوانی ئەم گوندانە چەندین جار خۆپیشاندانیان ئەنجامدا و داواکاریەکانیان گەیاندووە بەلایەنە پەیوەندیدارەکان بەڵام تا ئێستا حکوومەت وەڵامی داواکاریەکانی نەداوەتەوە. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام بناری سوورێن لە قەزای پێنجوێن.